هەڵە بەڕێزان سڵاوی خۆی گەورەتان لێبێت. ئەمە کۆتا ئومێد و دیوای خانەوادە و کەس و کار و حتا لایەنە پەیوەندیدارەکان و تیمەکانی بەرگری شارستانی شە بۆ دۆزینەوەی تەرمی ئەو منداڵە 11 ساڵانە کە ئەوارەی ئەمڕۆ لە ژێرپردی نێوان گازین و حەمەی کەریم خنکا ئەم شوێنەی ئێمە ئێستا لێین. ئەمە کۆتایی منهۆڵەکەیە نزیک قەڵای شێوانەیە. لێرە بەم شێوەیە وەک دەبینن ئامادەکاری کراوە کە تەرمەکە بێتە ئێرە و لە ڕێگەی و تەلانێکی بخوات و بتوانین بیدۆزنەوە.